بەڵێ بۆ قسەکردنی زیاتر لەبارەی کردنەوەی کارگەی زۆم بۆ بەرهەمی شیرەمەنیەکانی ناوخۆ لە مێرگەسوور و بەڕێز غەفوور ئەحمەد قایمقامی مێرگەسوورمان لەگەڵدا سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بەڕێز غەفوور کردنەوەی کارگەیکی وەها تا چەند دەبێتە هۆی ئەوەی کە ئاژەڵداران جارێکی دیکە هیوایەکیان بۆ بگەڕێتەوە و کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش تا چەند کاری کردووە بۆ پاڵپشتی ئاژەڵداران و جوتیارانیش. بەڵێ زۆر سپاس دەبێ ئەوکردنەوە بە پرۆژەیە استراتیژی کارگیا زۆم لە قەزا مێرگەسوورێ بۆ بەرهەمێک شیرەمەنیا هەنگاوەکە گرنگ بوو بۆ پاڵپشتیکردنا کەرتێک و شوکاڵ تایبەتی ئاژەلداری لە سنوورە قەزا مێرگەسوورێ چونکە پێشتر سەرجەم ئەو ئاژەلدارێت سنوورە قەزا مێرگەسوورێ گرفتێ ساختکردنەوە بەرهەمی شیرە هەبوو ڕێژەیەکە زۆرە شیرە بەرهەمتی ناو و لە بازارە ساخنەت بووە بە کەس نەبوو بەرهەمەی دێ بکڕیتن بەس دیگە کردنەوە بە کارگەی زوم لە قەزا مێرگەسوورێ گرنگیا بە کارگەی توی هەندێداوە و پشت بە بەرهەمی شیرە خەلکیت بەستیتن یا ئاژەلدارات بەستی بخۆ گاوداری یا خۆت حەسارێت پێویستێت چێلانی نەک و شیر بخۆ بەرهەم بینیتن شیر خەلکی وەرتگریتن یا ئاژەلدارابێت و ئاژەل هەی شیرێوانیش لە بازارە ساختە بیتەوە بۆوان دەرفەتەکە زۆرە باشە بۆ بازارکردنا شیرێ خۆ و هانی خەلکیشتە دەتن و ئەوێت و پێشتر ئاژەلدار بوون ئاژەلێت وانە ماجارەکە دیبگەر نەفشۆرە ئاژەلداریە بکەن بۆ ئەوەی بجێویا ژیانەکە باشتر بۆ خۆ پەیدا بکەن. باشە ئەف بەرهەمێن هەنێ بڕیارە هەر لێ ناوچێ بهێنە بە بازارکردن یانژی بۆ هەمی هەرێما کوردستانی حتا دەرگەهێ سنووریژی دناوبەرەوەی ناوچەیە و باکوورێ وڵات هاتیەڤەکردن و تورکیا هون بە بڕیارن فڕێکە نەویلاییژی نەخێرە بەرهەمە تەنها لێرە ناهێنە ساختکردن چونکە ڕێژەیەکە زۆر بەرهەمێ هەی دەبێ ئەو بەرهەمە دێ بۆ بازارێ هەرێما کوردستانی چیتن لە هەمە هەرێما کوردستانی دێ لە بازارەدا هەبیتن حەسەب بەرهەمهێنان و هەبوونا شیرە چونکە بە کارگەی تازە 20 تەنێ شیرە ڕۆژانە وەرتەگریتن و تکەتە ماست و پەنیر و ماستاویش و دەتە بازارێت هەرێما کوردستانی ئەگەر بەرهەمی شیرە زیاتر ببیتن هەتا 50 تەن زەرفیەتە هەیە و بتوانیتن شیرە وەرگریتن و جارێکا دی بکەتە بەرهەم و بدەتە بازارە بەس بۆ ناوخۆنیە بەلکو بۆ هەمە هەرێما کوردستانەیە بۆ بازارکردنا دەرەوە جارێ نتوانین قسەیەکی لەسەر وێ هەندێ بکەین بەس بۆ بازارێ هەرێما کوردستانی حەسەب بەرهەم و زیادبوونا بەرهەمە دل هەمە بازارێت هەرێما کوردستانی هەبیتن. بەڵێ ئەو کارگەیە چەند جۆر بەرهەمی هەیە بۆ نمونە لە شیر و ماست و پەنیر و ماستا و ئەوانە چەند جۆر بەرهەمی هەیە و ئایا بەرهەمەکانی لە ئاستێکی کاڵێتی وا بەرهەم دێن کە ڕکابەری بەرهەمەکانی دەرەوەی هەرێمی کوردستان بکە؟ تازە ماست و پەنیر و ماستا بەرهەمتینیتن بەرهەمی قەیماغش دێ هەبیتن و چەند جۆرێک دیکەیت بەرهەمە دێ هەبیتن تەبیعی بە کوالیتیەکە زۆر بەرز ببێ کارهینانە مادەت حافظە بکارتینیدن سەتاسەد شیرە سروشتیە هیچ شیرێکی هشک تێک هەل ناکەن لەبەر هەندێک کوالیتیەکە بەرز و سعرەکە مناسبیش لە بازارێت هەرێما کوردستانی دێ هەبیتن دەتوانم ببێن بەرهەمێکی جیاواز سەد خۆمالی بە کوالیتیەکە زۆرە باش لە بازارێ هەرێما کوردستانی دێ هەبیتن خەڵک دەتوانی استفادە لێ بکەن. باشە مادەم خۆمالیە شیرێ خۆمالیە دەستێ کار چەندە و دناوبەرە نێر و مێیادا هەوە جوداهی کریە چ ڕەنگیە؟ نوکە 100 کەسێت بێ کارگەی شۆر بکەن تەواوی ئەگەر کارگە شۆر بکەتن هەتا 300 کەسە دەتوانن وەکو کرێکارێت بە کارگەی شۆر بکەن بەس زیاتر لە 300 کەساش دەتوانن استفادە لە کارگەی بکەن چونکە ئەو خەڵکێک و شیر هەی شیرە خۆ دەفرۆشیتن خەڵکێکی هەی کارێک گواستنەوە شیرە دەکەتن خەڵکێکی هەی دەتوانیتن چێلا بکەڕیتن و بخۆ گاوداریە دانێتن یعنی هەتا 1000 نەفرێکی زیاتر دەتوانین استفادە لە کارگەی بکەتن تەبیعی بۆ منتیقێ دەرفەتەکە زێڕین بوو هەلێ کار بۆ زۆر گەنج و خانەوادە شەهید و جنوسایت کردێت بێ دەبەرەیە ڕەخساندە و دێوەلێکەتن و خەڵک زیاتر پشت بۆ بژێوە ژیانە خۆ پشت بخۆ بەستیتن هەمیا چاو لە
هبونا معاشکی نبیتن اگر شول هبیتن خلکی که هی کاسب و دیتوانی بخوشول بکتن و به جواج یانا خوب پیدا بکتن بین آفرت و بکو یکسانی هندری شاد اویدا های که هم کرت دا هم کسی تعداد و اویدا شورت کن حسب پسپوری کارمندت خویت هل بجارده بەڵێ لەو ناوچەیە باس لەوە کرا کە لە پێش دروستبوونی ئەم کارگەیە و بوونی بیرۆکەی کارگەکان دێگوند چۆڵ بوو بن بەڵام لە دوای دروستبوونی ئەم کارگەیە و بڕاردان لەسەر دروستکردنی گوندەکان هێواش شێواش خەریکەنە بوژێنەوە و خەڵک دەستیان کڕێتەوە بە ئاژەڵکڕی ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بوژانەوەی گوندەکانی ئەو دەوروبەرە طبیعی ما نکمه رنگل همه هرما کردستان مشکله هبو بیتن کوچال گوندا بو شار دست بکر بیتن لقضا میرگه سورش همان او گرفت میه هبوی خلکک لبیشوری مجبوره تیتا شار بو اوی شولکی بو خویان بو بچو که تو کجا حیرت من شولکی بو پیدا کتن بس اگر درفتت کار هبن خلک مجبور نیه جیانا گونده بجه پیریتن و بیتن لشار بجیتن چون که هم آب و هوای ایره همیش بو جیان لیر ساناتر ل بازارهای خالق سرگنداده مینیته و به هبونا کارگه زومو کرنوا دروازانی و دولتی آزد لوی باور دامه کجار کادی کوچا پیچوانش دست بکته و چندین پروژه دیگه هاوشه و دهنه و کردن لمنطقه که او پروژهش به پالپشتی و راسته بخواه جناب ملا مصطفی بارزانی لدوف رنمایت حکومت هرما کردستان جناب سروک وزیران و سر راسوارد جناب سروک بارزانی بو کوبه توا کردن بو اوی خلک به منطقه برهم وان ساق ببیته و حل کار بو گنج ولاوت به منطقه پیدا بیتن و نکل به منطقه بگیره لناحیا شلاد زیل دینار تیل سیدکا لسنور ناحیا خلیفان لهمه جا بانک شیر دانن و ده شیر وانش ورگیرن و اگر پیویز بکل آینده احتمال معمل دیکش به نزده کردن بله هجا غفور تزانی پیشتر سروک حکومت هرما کردستان هجا مسرور بارزانی گود من گله کیف خارنت کردواری تهت همون تشتی دل کردستان برهم تهت من کیف بیت هتن گفامت وینه آدادید گلک بطام و بکیف خوشی تامت کرنه وی ماستی و وی سرتی کلویره بشتی تام کریه و چه گود؟ طبیعی برهمه که خمالی راستی تاما هم ماست هم پنیره هم دویوه تاما که خوش و یا تایبت هایی اصلا سانم وی دقیقه اسوری نبون که جنابه و چه گوتن بس اکید دل جنابه و بو ایشالا هنگیش دتام کنی برهمه و دیبو هنگوش نهرین و کردستان 24 هنگیش بتوانن استفاده لیب کن و تام کنن گیب خوب بریار لیب دن دست توا خوش بنو سرکفتن بو هوات خازین ایشالله خیر و برکت زیادتر بوی نافچه و همی کردستانه هجای خفور احمد قایم قام مرگ سور لسر وکرناوی کارگاه شیرمنی لوی نافچه گلک سپاس سپاس بایو زور سپاس